بەجێما و ماسیکایە ئێستا چین بۆ بۆمە بۆ نا هەر بە دەبەکە ئاوی ئەوەی مردووە لای ئەو ماسیەکە هەمە بەڵێ دیارە چالاکیەکانی پۆلیسی دارستان و بەش و بنکەکانی ئێمە لە سەرجەم قەزا و ناحەکانە ئێمە دە قەزامان هەیە واروەها 24 ناحێ لە ئەستۆماندایە بۆ نمونە لە سنووری پێنجوێن لە سنووری ناحەی گەرمک چەندین گۆماومان هەیە کام ئاوە خۆ دەزانی ئێستا بەبوونی ئەم وشکە ساڵیەوە ئاوکەمی کردووە لە هەمان کادا مەفرزەکانی ئێمە توانیوانە ئاو بگەن بە ئاژەڵ و باڵندەکان بۆ سەر شاخ و لە هەمان کادا توانیوانە ئەو گۆماوانەی کە ئاوی کەم کردووە کە ماسی تیا بەرەو لە ناوچوونە ڕوا هەر بۆ نمونە ئەوەی کە بەڕێستان بینیتان و زومی کامیرەکەتانی لەسەر لە سنووری ناحەی گەرمک کە ئەبینی ئەفسەر و کارمەندەکانی ئەو سنوورە کە هەڵساون بە ڕزگارکردنی ئەو ماسیانە لەو گۆمە دەرێکن بۆ گۆمی دیکە بۆ ئەوەی هەم گۆمەکە بۆگەنی کردووە و هەم ئەوەی کە زەرەروزیان بە ماسیەکانە گەێنێ بۆ سەرجەم زیندەوەری دەریاچەکە ناو گۆمەکە گەێنێ بۆی ئەمان جاری کە هەڵساون کە شوێنەکانە گوازنەوە بۆ گۆمێکە لەبەری بڕۆ یاخود بۆ گۆمێکە پاکخاوێن بە دەستی ڕاوچەکانی پێنەگا و زەرەروزیان بەر ماسی نەگا و بەر سامانی سروشتی نەگا